سلەیمانی بیرت دەکەم فرمێسکەکانی ئەم شەوە لە گوڵەپەکانت دەچم زۆر ئێواران بیرەوەریەکانی تۆ وەکو تەزویەکی شیرین بەناو دڵما دێن و دەچم سلەیمانی خوای ئێستا هەر وەکو جاران ڕووخۆشی یان تۆش وەکو سێبەری سەر لاپەڕەکەم ئێوارەیەکی خامۆشی. کاک پەیوەند سڵاو لێبێ. سڵاو لە جەنابی. یادی سلێمانیە. سلێمانی لای تۆ چییە؟ ڕاستی سلێمانی لای من جوانترین شوێنە، ئەویش هۆکارەکە گەڕێتەوە بۆ یادگاریەکانم لە ژیانمە هەمووی لە بشارا بووە هاوڕێکانم. تەنها شوێنێکە دڵم پێ بکرێتەوە سلێمانی بەڕاستی لای من جوانترین شارە، شارێکی پڕ لە ئەزمونە، پڕ لە خۆشەویستیە، پڕ لە ئیحساسە. تەمان لەو زەمانەی سەردەمی ئێمە زۆر جیاوازیش بوو لەگەڵ ئێستایەکە هەیە. ئێمە ئەو سەردەمە هاوڕێتیمان وەکو یەک خێزان بووین بێکەوە، هیچ شتێک دەوری نەبوو، تەنها هاوڕێتی و دۆستایەتی. ئەو سەردەمەش ئەمەندە شتی ناخۆشمان بینی بوو بەوەشە لامان هەر خۆش بوو. شوێنێکی زۆر تایبەتە لە لاو گەڕێکی قەزازەکان بۆ شوێنی ڕۆژانم بووە کە بە پێ پیا ڕۆشتم لای ماڵی خۆمان و لای گۆزەکانەوە بەرەو لای بازاری خەفا بڵێن جادەی ئۆرزی باک. مخۆمە لەو ناوچەیە گەورە بووم لە گەڕێکی دەرگەزێن و سەرگۆل ماڵی باپیرم لێ بووە لە سەرکارێز لە قەزازەکان لە کۆتایی برایم پاشا لای گۆزەکان. ئەو ناوچەیەتر من لە مناڵی متاگەورە بووم هەر لەو ناوچەیە بوو. هەروەکو تێکستەکەی ڕەنسەنگاویشە کردو بەڵێ قامێک و ئەڵێ هێندی سلێمانی بیرتەکەم هەمووی ئەو شتانی کە باسی کردووە هەموویمان کردووە، هەموویتان کردووە. بۆیە زۆر ڕۆحیە نزیکە بێتەوە. بۆ یەکەم جار لە بەرنامەی کەناڵی کورساتا بوو بەرنامەی سۆز بووتم. بەڵێ لەناو بەرنامەکە تەبان ئەو تێکستەش ئامادە نەکرابوو کە بێڵێم بەڕێکەوت لە کاتی ئیسراحەتەکە چینە و دیدانیشتین لەگەڵ کاک ڕەنجا وتی ئەو تێکستەم هەیە بۆ سلێمانی بۆ نایکەی بۆشتە لێرە ئیتر لێوە بە ئیرتیجالی منوتووە بەڕاستی. کاتێکە ئەمە دووت دەنگانەوەیشی زۆریشی هەبوو چه ئەحساسێک هەبوو؟ هەندێک جاری ئەحساس کە بۆ دروستەکە مۆچۆرێک بەگیان تایەت تەبانەوەش پەیوەندی بەوەیە کە تا چەند بەڕۆح ئەیڵیت لەگەڵی کە بەڕۆح ئەیڵیت هەموو تێکستەکەشی خۆتی تیابینیتەوە کە شتانە هەمووی ڕوویاوە لە ژیانتا. ئەمە شکر بە کلیپێک دواتر جایتە ڕێکۆردێک کردەوە. بەڵێ مامۆسا تەمان مامۆسا عومەر بارە بەرزنجی لێرۆ ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی مامۆسا ئینگلیزیم بوو لە قوتابخانە لەم قۆناغی ناوەندیە. حەزم کرد ئەو بەشدار بێتە تەکلیفم لێ کرد دڵی نەشکانم بەشدار بوو لە کلیپەکە. هەموو ئەو کەسانم کۆ کردبووە کە پەیوەندیان بە شاری سلێمانیەوەی بە تایبەتی. ئێستاش بەنیازی گۆرانیشتی ئێستا سلێمانی؟ ئێستا بە تەمای سرودێکین بۆ یادی سلێمانی و لە بەدەکی سەراش بەشدارە بم نزیکی 20 دقە بۆ نیو سەعاتێک بە چەند گۆرانێک لەوێ. ئەم سرودیان چیە تێکستەکەی مامۆستا سالار بازیانیە دەستخۆشی لە یەکەم تێکستێکی جوانی نووسیوە. ئێتر منیش هەوڵێم ئەمڕۆ کۆتایی پێبێنی شەڵەکارێکی جوانی بۆ بکەین. جۆمە لێژ نەبێن؟ منی سەخ هێشتا تەمرینم نەکردو لەسەر سرودەکە ئێستا هێڵم کە لەوێشم یعنی ئاگام لێنێ ئاواز و شتەکەی چۆنە. سلێمانی شیرینە تەمەنیە بێ بە 241 ساڵ. ئەمە چ شتێکە هەبووە کە زۆر تایبەت بوو بێ لە سلێمانیە کە تۆ گرێباتەوە پێوەی دایم؟ وەکو باسم کرد ئەوەی شتی زۆرە مەسەلەن یادگاریەکانمان یاریکردمان لە دەرەوە سیاست لە ناو هەموو ماڵێکە لە ناو هەموو گەڕێکێکە بوو بەشێک لە ژیانمان
ئەگە سیاسیش نەبوویتە مەسەلەن پەیوەندی بە ڕێکخراوێکی سیاسی شۆ نەبووە خۆی لە خۆیان لە ناویا بوویت زۆری لە هاوڕێکانمان هەموو ئەو پێشمەرگانی و سەردەمەکە هاتنە ناو شار و زۆری بەو گەڕەکەی ئێمە تێپەڕین گۆرانی و سرودەکانی خوا لێ خۆش مامەسا حەمە جەزای خۆشەویست کە بەشێک بۆ لە یادەوەرەکانمان لە سلێمانیا. تۆ لە دەروی وڵات ژێی ساڵانێک بەڵێ نەوتوانی لی بژیت؟ ڕاستی چەند لە دەریشەوە بژی ئێمە دڵمان هەر لێرە ینی خۆم بەش بە حاڵی خۆم بۆیە زۆریشی سەکاتەکانم وا لێ کردووە لە ساڵێکە نیوەی لێرە بوو نیوەی لە دەرەوە بوو. چی بە گۆرانی بێژە نوێەکان هەڵێ کاتە یانەنا ئەم بوارەوە چ مۆرچێک لە دەنجیانە هەبێ چۆن گۆرانی بڵێن چی هەڵبژێرە ئەبێ بەداخۆ ئێستا سەردەمەکە گۆڕاوە کوجاران نەماوە گۆرانی لە دنیا هەمووی تقریبان گۆڕاوە ئێستا گۆرانی ئەڵێن ینی گەنجەکان من دەستخۆشیان لێکم کەسی زۆر بەتوانای تایە بەڵام ئەو ئەحساس و خۆشەویستەی جاران نییە تیان نابینم ئەویش بەوا دیارە کە گۆرانەکان مەسەلەن چەند خۆشیش بێ مەداکەی زۆر کەمە بۆ مەوداژی کەم بڕەکە نامێنێتەوە. من هەواڵەکەم پێگەیشتووە کاڵێن بەنیازیت یەکەم گۆرانی و کە ڕیکۆردێک کردووە جایتر نوێیکەیتەوە. بەڵێ کام گۆرانیە؟ گۆرانی ئاخۆکەی دێ هاوڕێ خۆشەویستمان کاکە سەرباز جەمال دابەشی کردووە لە وڵاتی هۆڵەندا کۆمەڵی مۆسیقاری زۆر باش بیانی بەشدار بوون لە ئامادەکردنی گۆرانەکە بە شێوازێکی زۆر جوان کردویانە من دەستخۆشیان لێکەم ئەوەش ئەمڕۆ سبەی دەنگەکە ڕیکۆردەکەم وەی لێرمەوە بۆ هۆڵندا لێە ئیشی میکس و ماستێرینی تاوا بێ هەوڵین کە بۆ سەری ساڵیشی شەڵا کلیپەکەی بۆ ئامادە بکەم ینی شەر نییە بڵاو بێتەوە بەس ئامادەیەکەم. چیرۆشی ئەو گۆرانیە چی بۆ کاک پێوەند؟ ئەوە هاوڕێیەکی خۆشەویستمان هەبوو کاک ڕوسمان جاف لە بەریتکاریە کرد ئەو لەگەڵ خوا لێ خۆش بوو دکتۆر لاوچاک دکتۆری دان بوو هاوڕێ من وەلو تەمەنە لە من گەورەتر بوون بەڵامی تر بە حکمی خۆشەویستی هونەر و کاری هونەری نزیک بووین لە یەکتری ئەو تێکستەی بۆ هێنام خۆم ئاوازەکەم بۆ دانا بۆ سەردەمە وەلو زۆر تەمەنیشم گەنج بۆ کاتە ینی لە بیستەکان نبووم تر سەرەتای بیستەکان بوو ئەو ئاوازم بۆ دانەگە تیپی مۆسیقای دەشتیا گۆرانەکە ئامادەکرا ئەو کاتە ژەر کاک سەرباز دەنگێکی بۆ تۆمار کردین و ئامادەی کرد دەستخۆشی لێەکەم یەکەم گۆرانیم بوو کە بە شێوەیەکی جوان تۆمار کرێت دەنگەکە کاگاسوی جەمالی مختاریش دەستخۆشی لێەکەم کاری کلیپەکەی کرد ئەو دەست و پەنجەی دایم نەرم کردووە. بەڵێ سپاس یەکەم ئەویش کاری کلیپەکەی بۆ ئەنجامما بۆ ئەو سەردەمە کارێکی زۆر زۆر سەرکەوتوو بوو و ئێستا گۆرانەکە چکە لام جوانە گۆرانێکی شیرینە ڕێی ئەوانی ژوا باش بوو کە بە شێوەیەکی مۆدێرن و جوان مۆسیقاکەی بۆ ئامادەکرێتەوە دەستخۆشیان لێکم کە کردیان یەک پارچەی کۆپلی تێکستیشی تیا هاوڕێ خۆشەویستم کاک نەورۆزی مانگرە لە بەری کۆپلێکی تیا دوو جا دووبارە بێت وتمان با گۆڕانکارێکی بەسەرا بێنین شتێکی جیاواز وەز پەیوەندی بە ناوەڕۆکی گۆرانێکە وەرا بێت تێکستەکەی. بەنیازی دوێتێکیشی هەیە بەڵام هێشتا 100% گەڵاڵان نەبوو بڵین کارەکە چییە؟ هێشتا دەستنیشان نەکراوە بەڵام بڕیار وایە کە مەسەلەن گۆرانیەک دوێ تێ بکەینەوە کاک بڕیار زیاتر ئەزانێ نوێکە پێم وتراوە بەنیازی دوێ تێ بکەی لەگەڵ هونەرمەندی کۆشکرد و ئیسماعیل ساووری. ئەوە دوێنێ باسمان کرد دەکێت لە شتە خۆشەکان بۆ من دەنی ئەو پیاوەیە ڕۆحی شاد بێ یەکێ بۆ لە هونەرمەندانی کە زۆر خۆشەویست و زۆر تایبەت وەلام بەمانای کەلیمە هونەرمەند بوو ڕۆحێکی پاک و جوانی هەبوو ئیحساسێکی جوانی هەبوو ئەو گۆرانێشی کەوتوێتی دوێنێ تۆزی گوێمان لێگرت گۆرانێکی جوانە بەزۆ گۆرانە پێم وابێ پێشتر مامەسا مەزەری خاڵقی وتوێتی ئەگەر بگونجێمانە حەزەکەم منیش ینی بەشدار بم تایە واتە بڵاو نەکراوە تۆ کاتی خۆی کە ئەوەی تۆمار کردووە ئیتر بەداخەوە کە نەخۆش کەوت نەیتوانی بە تەواوەتی
ئامادەیکە هەوڵە دێن ئینشەڵڵا بزانین من جێگەی خۆشحاڵیمە بێ کە بتوانم ئەو کارە بکەم بەڕاستی لەگەڵ هونەرمەندە گەورەیە. یاخوا لە شتاق بن لە کۆتاییە چ شتێک بە سلێمانی ئەڵێیت؟ بە سلێمانیڵم با خۆشەویستی دەستپێکی هەموو شتێک بێ لێرە هەوڵ نین چاڵ بۆ یەکتری هەڵکەنین کەسێک لە بوارێکا سەرکەوتوو بێ بچووکی کەینەوە تانەوتە شەریک لێبینەوە کارێکی زۆر ناشرینە بەداخەوە شتە ئێستا زۆر تێبینیم هێن لەسەری بینم ئەو سەردەمەی ئێمە خەڵک وابیری ناکردەوە مەسەلەن ئەو شە نەشیاوانی بەکار نایەنە بەرامبەر بە هەر کەسێ وایە هەتا ئەگەر عازیش بووە لەگە کەسەکە هەر ئەوە ناکرد ئێستا بینی یعنی هەر کەسێک بێ لە هەر بوارێکە کار بکە شتێک بڵاو بکاتەوە بە سەدەها کۆمنت و قسەی ناشرین بۆ ڕوا ناشرینتی شت بۆ هەموو میلەتێک ئەو قسە نەشیاوانەیە ئەوە تعبیر لە کەسایەتی و لە بوون و لە فەرهەنگی ئەو کەسە ئەو میلەتەکە جا ئەو کارێکی زۆر ناشرینە گرنگە هەر یەکەو لە شوێنی خۆی هەوڵ بە ئەو کارە نەکات ینی ئەوەشی کە بیکا بێتەوە بە جۆرێک سەرزەنشتیکەی کە جارێکی کە پەنان نەبا بۆ ئەو قسە ناشرینانە نەک بڵین بۆ هەموو کەسێک من تێبینیم کردووە ئیتر ئایا سیاسی بێ هونەرمەند بێ بزنسمان بێ لە هەر بوارێکە شاعیر بێ یەکسەر دایەگرنەوە بە قسەی ناشین و نازانم وەلو ئەو کەسانش خۆیان جورئەتی ئەوان نییە بەرەو ڕێی کەسەکان بۆستن دایمە لە پشتی پەردەوە قساکەن حەزەکەم بۆ خۆشەویستی هەبێ ئەو کارە نەشیاوانە نەمێنێت یعنی چێ بێگە تۆ کەسێکی بەرامبەرە خۆش بێت و توانین دەستخۆشی لێکیت و بە گەورەی بیبینی وازانم هیچ لە کەس کەم ناکاتەوە بە پێچوانە خۆتی پێ جوانترەبی فەرهەنگ لەگەڵ پەروەردە زۆر گرنگە ئەو دوو شتەیە کە بەداخەوە زۆر لاواز بووە ئێستا هیوادارین باش ببێ ئەوانە و ئەم شارەش هەر بە جوانی بێنێتەوە ئەم شارە بە هەموو جۆرێکە جوانە من دایمە وتومەکە جادەکانی هەمی خۆڵیش بە هەر جوانە چکە من کاتی خۆی کە لێرە بین بەخوا جادەکان زۆربەی زۆر خۆڵ بووە هەر لە ناو خۆڵە یاریمانە کرد هەر لەمان شیرین و جوان بوو تێکەڵبوونێکی جوانی هەیە مەسەلەن هەموو شوێنێکی جوانێکی خۆی هەیە بەتاشی دوایە سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ئێوەش یادی دروستبوونی ئەم شارۆش پیرۆز بێت دەستەکان بەخێر بەخێر